بەڕێزان سەبارەت بە چەند پرسێکی گرنگ وەک فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان پێویستە ڕاستیەکان بخەینە ڕوو. یاسای چاکسازی کە ئەمە چەندین راپۆرتی لەسەر دەرئەچێ لە ئەدای حکوومەت بۆ ئەنجامدانی چاکسازی بەداخەوە راپۆرتەکانی حکوومەت خۆی ئەڵێت کە چاکسازیەکی زۆر کەم ئەنجام دراوە کە ناگاتە لە سەتایەکی ئەوەی کە یاسای چاکسازی دەیخوازێ و مەبەستێتی پاش تێپەڕبوونی زیاتر لە ساڵێک لەسەر دەرکردنی ئەم یاسایە. بەداخەوە هەر لە یاسای چاکسازیە دەرکەوت لە جێبەجێکردنی یاسای چاکسازیە دەرکەوت کە زۆرینەی گەندەڵیەکان و زۆرینەی زیادەی ئەو خەرجیانەی کە سەرف کراوە بۆ کەسانی ناشایستە لە سێسەرۆکاتیەکەی هەرێمی کوردستانە ڕوویداوە و نزیکەی زیاتر لە 15,000 کەس لە سێسەرۆکاتیەکەی هەرێمی کوردستان و چەند فەرمانگەیەک و وەزارەتێکی ئەم حکومەتی هەرێمی کوردستانە تا ئێستا گیراون بەوەی کە سەرموچەیان زیاتر پێدراوە و تەجاوزی چەند ملیار دینارێک مانگانە لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستان پێیان دراوە. ئەگەر حاڵی سێسەرۆکاتیەکەی هەرێمی کوردستان ئاوا بێ بە پێی راپۆرتی چاکسازی کە ئەنجومەنی وەزیران خۆی دەری کردووە، معنایەوەیە حکومڕانی لە هەرێمی کوردستان تەنها بۆ ڕازیکردنی چەند کەس و چەند دەستە و تاقمێک بووە و زۆرینەی پێشێلکاریەکانی لیستی موچە لە سێسەرۆکاتیەکەی هەرێمی کوردستان ئەنجام دراوە. ئەوە بێ لەوەی کە ئەو مخالەفات و سەرپێچیانەی کە راپۆرتی چاکسازی خۆی گرتوێتی کە وەکو خۆیان ئەڵێن هێشتا زۆری تریش ماوە بیگرن لە شوێنە هەستیارەکانە ئەنجام دراوە. واتە لەوانەیە دەرەقەتی ئەوە هاتبن کە لە سەرمافی زیندانیانی سیاسی و لە سەرمافی ئەوانەی کە تەجاوزات و پێشلکاری مافی مرۆڤیان بەرامبەر کراوە لە زمانی ڕژێمی بەعس و هی ئەوانیان بڕی بێ کە ئەوە ئەو چینەیە کە ستەم لێکراوە لە هەرێمی کوردستان، بەڵام بۆ ئەوانەی کە لە ئاسی دەسەڵاتان ئەوانەی کە پێشلکاریان بۆ کراوە بەداخەوە نەیانتوانیوە تا ئێستا ئەو زیادە موچەی یا ئەو مخالەفاتە یاسانەی کە بۆیان کراوە چارەسەری بکەن. سەبارەت بە هەمواری یاسای نەوتوگازی هەرێمی کوردستان، یاسای نەوتوگازی هەرێمی کوردستان ساڵی 2007 ئەم هەموو قەیران و کێشەیی تایە. ئەوە بێ لەوەی کە محکەمەی ئیتیحادی ڕەفزی کردووە و بە نادەستوری ئەزانەیە کە ئێمەش تێبینیمان لەسەر بڕارەکەی محکەمەی ئیتیحادی هەیە، بەڵام ئەم هەموو قەیرانە لە کەرتی نەوتوگازە، ئەو هەموو قۆرخکاریە، ئەو هەموو پێشێلکاریە، ئەو هەموو ناسەروەریەی جێبەجێکردنی ئەم یاسایە لە گرانکردنی بنزین، لە مشتەقاتی نەوتی، لە هەڵتۆقینی چەند ملیۆنێرێک و ملیاردێرێک لە ماوەیەکی کەمە بەهۆی کلێنەکانی یاسای نەوتوگاز و بەهۆی ناسەروەری یاسای نەوتوگاز ئێستا تۆ بیت لەبەر محاسسەی حزبی لەبەرەوەی کە پارتی دوو ئەندامی هەیە لە ئەنجومەنی هەرێمی نەوتوگاز، یەکێتی دوو ئەندامی هەیە، گۆڕان یەک ئەندامی هەیە، بێ لەبەر محاسسەی حزبی سەرۆکی حکومەت کە پارتیە لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان کە پارتین، جێگری سەرۆکی حکومەت و وەزیری پلاندانان کە یەکێتین و وەزیری دارایی کە گۆڕانە، لەویا بەڵانسەکە تەواو نییە بە دیدی ئەوان، بۆیە دێن کەسێکی تر زیاکەن بۆ ئەنجومەنی هەرێمی نەوتوگاز کە ئەمین عام و ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیرانە کە ئەویش پارتیە و هەمواری یاساکە لەبەر ئەوە دەکەن کە سێ پارتی بەرامبەر بە دوو گۆڕان و بەرامبەر بە دوو یەکێتی و گۆڕانێک بۆستێتەوە. ئەمە بڕگەی یەکەم. بڕگەی دووهەمی هەموارەکە ئەوەیە کە لە کاتی یەکسانی دەنگدانە سەرۆکی حکومەت لە هەر لایەک بێ دەنگدان بەو لایە ئەکەوێتەوە. ئەم هەموو نادیاریە لە داهاتی نەوتوگاز مانگی 200 بۆ 300 ملیۆن دۆلار دیار نییە لە داهاتی نەوتوگاز. ئەم هەموو قەیرانە خەم ناخورێ، ژیانی خەڵکیان تاڵ کردووە، چارەسەری کێشەکانی خەڵک و داهات و موچە ناکەن، بەڵام دێن بە دوای پلە پۆستە هەمواری یاسای نەوتوگازەکەن کە ئەوە بەڕاستی پێمان ئەسەلمێنێ کە دەسەڵات و ئەو سێ حزبەی کە لە دەسەڵاتی هەرێمی کوردستانان ئەوەندەی کە بە خەمی پلە پۆست و گەڕان بە دوای پلە پۆست و بەهێزکردنی پێگەی خۆیان ئەوەندە خەمی خەڵک و لابردنی معاناتی خەڵک و قەیرانەکانی خەڵک نین. گرانی بنزین یەکێکە لەو یاریە قێزەوەنانەی کە
ژیانی خەڵکی هەرێمی کوردستانی هەراسان کردووە. دێن مژدەی ناردنی ملیۆنێک لیتر بۆ ئەم پارێزگای هەرێم و بۆ ئەو پارێزگای هەرێم ئەکەن بە مانشێتی گەورە و بڵاوی دەکەنەوە کۆی کە کەرکووکیان ڕزگار کردبێ لە کاتێکە ئەوە بەرهەمی نەوتی خۆماڵیە و لە هەموو حاڵەتێکە بەرزترین کولفەکەی 400 دینار نییە، بەڵام دێن ڕایەگەێنەڵێ بە 800 دینار ئەگا بە خەڵکی هەرێمی کوردستان لە کاتێک ئەوە بەرهەمی خۆماڵیە، واتاوە بەرهەمی کڕاوی هاوردەکراو نییە تاوەکو 1200 دیناری تێبچێ و حکوومەت 400 دیناری سبێتە سەر و بە 800 دینار بگا بە خەڵک. ئەمە چەواشەکردنی خەڵکە. ڕاستیەکەی ئەوەیە کە ئەمە بەرهەمی خۆماڵیە، هی پاڵاوگەی کارە، نەوتی پێ ئەدرێ و ئەویش بە 400 دینار زیاتر ناکا کولفەی بەرهەمهێنانەکەی ئەیفرۆشێتەوە بە 800 دینار و قازانجیشی لێکە. واتە ئەم یاریە بە قازانجەوە خەڵکی هەرێمی کوردستانی پێچەواشەکەن و گوایە حکوومەت بنزین دابینەکە، بێ لەوەی کە کواڵەتی خراپە، بێ لەوەی کە ئەوە تا بە بەرچاوی خەڵکەوە سەرەکان بەم هەموو مەعاناتەوە بەردەوامە. وشکبوونەوەی هەولێر و چەمچەماڵ وەکو دیاردەیەکی زەقی بێئاوی و دەستەوەستانی حکوومەتی هەرێم بەرامبەر بەم قەیرانە گەورەیە. پایتەختی هەرێمی کوردستان و قەزایەکی گەورەی وەکو چەمچەماڵ و چەندین شوێنی تر کە چەمچەماڵ پایتەختی شەهیدانە بە فەرمی وشک بێتەوە لە بێئاویە لە کاتێکە 3 جار بوجە تەرخان کراوە بۆ چارەسەرکردنی کێشەی ئاو لە چەمچەماڵە، بەڵام هەر 3 جارەکە پارەکەی نادیارە. ئەمە پێمان ئەڵەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارەکانی خۆشی جێبەجێ ناکە و تەنانەت بێدەسەڵاتیشە بەرامبەر بە ئاو کە سەرەتاییترین مافی مرۆڤ و هاونیشتیمانیانە لەم هەرێمی کوردستانە. چارەسەرەکانیش بەداخەوە تازە بە تازە لە هەولێرەڵێ ئەوەندە بیری ئاو لێدەین، وەکو ئەوەی کە پایتەختی هەرێمی کوردستان بەم ژمارە دانیشتوانە زۆرەوە کە دەبوایە زۆر زووتر کێشەی بێئاوی بۆ چارەسەر بکرایە، هەروەکو چۆن لە زستانە کێشەی لافا و ئەوەی ئەبوایە بۆ چارەسەر بکرایە هەموو ساڵێ لە هاوینانە ئەم بێئاویە زۆرە و لە زستانانیشە ئەم لافا و کارەساتی لافاوە ئەبێ بەسەر پایتەختی هەرێمی کوردستان ئابێ کە ئەوە لەکەیەک و عیبێکی گەورەیە بەسەر حکومڕانی هەرێمی کوردستانە تێپەڕ دەبێت. دۆخی خەڵکی هەرێمی کوردستان دقت بدەین لە هەموو کەرتەکانە لە معاناتی گەورەدایە و ڕێگەوبانێکێکە لەو تەوەرانەی کە ڕێگا نییە لەم هەرێمی کوردستانە کە شەرمەزاری بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ڕانەگەیەنێ لە چاڵ و چۆڵی لە کەم و کورتی لە ژمارەی زۆری ئەو ڕووداوە دڵتەزێنانی کە ڕوو ئەدەن. حکوومەتیش دەستەوەستان وەستاوە لە کاتێکە بوجەی ئێستەی حکوومەتی هەرێمی کوردستان کە 9 ساڵە بە نایاسایی وەری ئەگرێ و خەرجیەکە لەبەرەوەی یاسای بوجەی نییە، ئێستا لە بەرزترین ئاستیایەتی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان زیاترە لە پێش 2013 کە ملیارێک و 200 ملیۆن دلاری لە بەغدا بۆ هات بەبێەوەی نەوت فرۆشێ، بەڵام قەیرانەکانی بەردەوامە. ئێمە ئەپرسین ئایا بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەزانن چۆن پێوەری ژیانی خەڵک یا باشی و خراپی ژیانی خەڵک بپێون؟ ئایا بە ئاگان لە شێوازە زانستی و پیشەیی و نێودەوڵەتیەکان بۆ بڕیاردان لەسەرەوەی کە دۆخی خەڵک باشە یان خراپە، یان تەنها بە ژمارەی ئۆتۆمبیلەکانی هاوڵاتیان قیاسی باشی ژیانی خەڵکەکەن کە ئەوە بەڕاستی پێمان ئەڵێت کە پێویستە دەسەڵات لە هەرێمی کوردستان فێر ببێ چۆن باسی بژێوی و دۆخی خەڵک بکە. دۆخی خەڵک بەڕێزان بە پێی پرەنسیپە نێودەوڵەتیەکان بەم پێوەرانە ئەپێورێ، بە ڕێژەی بەرزی بێکاری، بە ڕێژەی بەرزبوونەوەی فەقیری و هەژاری، بە ڕێژەی خزمەتگوزاریەکان کە چەند وەکو پێویست دەگا بە هاوڵاتیان، بە ئازادی ڕادەربڕین. ئازادی ڕادەربڕین وەک سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان کە لە باشترین ئاستیایەتی بەوە ناپێورێ کە باسی کرد، بەڵکو بەوە ئەپێورێ کە پەرلەمانی کوردستان پاسەوانەکانی بەکارهێنێ
بۆ ڕێگری لە پەرلەمانتارانی کوردستان بچنە هۆڵی پەرلەمان بەوە ئەپێورێ کە ڕۆژنامەنووس چەند ئازادە لەوەی کە لێکۆڵینەوەی ڕۆژنامەوانی وەڕاستیەکان و حەقیقەتەکان بخاتە ڕوو نەک بگیرێ و تۆمەتی بۆ دروست بکرێ خۆی و بنەماڵەکەی بخرێتە زیندانەوە یان فشاری جۆراوجۆری لێ بەسەرا جێبەجێ بکرێ بۆیە لە ئازادی ڕادەربڕین لە ئاست و کواڵتی خزمەت گوزاریەکان لە ڕێژەی بێکاری لە ڕێژەی هەژاری لە پەککەوتنی کارگەکان لە پەککەوتنی بەرهەمی ناوخۆ لە ئیفلاس و مایەپوشبوونی سەرمایە مقاولەکان و بەڵێندەرەکان سەرمایەدارەکان لە وەستاندنی زیاتر لە 300 پرۆژە تەنها لە پارێزگای سلێمانی لە دوو ئیدارەیی لە دوو دارایی لە دوو ئاسایشی ئەمانە پێوەرەکانن بەڕێ سەرۆکی حکوومەت بۆ خراپی دۆخی خەڵک نەک ژمارەی ئۆتۆمبیلی خەڵکی هەرێمی کوردستان جا ئەگەر وا بێ ئەکرێ بڵێن ئەی ژمارەی مۆبایلی خەڵکی هەرێمی کوردستان چەند بەرز بووە ئەوە نە دۆخی خەڵک باشە بەڕاستی ئەوە نەنگیە لە حکومڕانی ئەوە پێویستی بە فێربوونە لەوەی کە چۆن ژیانی خەڵک ئەبێ بپێورێ و چۆن ئەگا بە دەسەڵاتداران چۆن دەسەڵاتداران بە ئاگا ئەبن لەوەی کە دۆخی خەڵک باشە یان خراپە نەخێر بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دۆخی خەڵکی هەرێمی کوردستان لە خراپترین ئاستیایەتی جا ئەگەر ئاگات لێ نییە ئەوە پێوەرەکانە ئەگەر ئاگاشت لێتی ئەوە بێگومان ئەوە کارە ساتەکەیە کە ئاگات لێ بێ و چارەسەرت نەکردی بێ بەم بوجە گەورەی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕاستی ئەوە ئەگەر پەرلەمان دەسەڵاتەکانی وەکو خۆی پەیڕەو بکرێ وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانەوێ پرساندنی بۆ بکرێت لە پەرلەمانی کوردستانەوە چونکە سیفەتی وەزیری هەیە لەسەر ئەو قسەیە کە نایاساییە ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە پاشەکەوتی موچە بکرێ ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە لێبڕینی موچە بکرێ ئەنجومەنی وەزیران ئەم مخالەفە یاساییەی کردووە زیاتر لە 34 مانگی بڕیوە و پاشەکەوت کردووە لە بەبێ ڕەزامەندی فەرمانبەرانی هەرێمی کوردستان واتە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران ئەم پارەیەی دزیوە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان قەرز نییە قەرز ئەوەیە بە ڕەزامەندی هەردوو تەرەف بکرێت ئەمە قەرز نییە ئەمە پێشەلکاری یاسایە وتەبێژی حکوومەت دێ دەڵێ بچن لە بەغا وەریگرنەوە ئەمە پێویستی بە پرساندنە پێویستی بە سزادانە چونکە شەرمە نەنگیە حکوومەتی هەرێم خۆی بدزێتەوە لەو کارە ساتە یاسایی کە خۆی خوڵقانەتی خۆی دروستی کردووە کە قوت و نان و بژێوی فەرمانبەران موچەی فەرمانبەرانی ئاوا ببڕێ و دواتریش بڵێ بچن لای خەڵکی تر بچۆ لە بەغا وەری بگرە کە ئەوە بێگومان کارە ساتێکی گەورەیە ئێمە وەزیری سامانە سروشتەکانمان بانگ کرد بۆ پەرلەمان بۆ پرساندن و کە لە عادە پەکیان خست ئەو پرسی پرساندنیان پەک خست بۆ لەبەرەوەی کە ئەمەندەی بەڵگە ئەمەندەی داتا ئەوەندەی پێشەلکاری یاساییمان ئامادە کرده بوو بۆی کە بەرەو ڕووی ببینەوە کە زانیان ناتوانێ چیرۆکی دەست لە کارکێشانەوەی بەهۆی هۆکاری جۆرا و جۆرەوە بۆ دروست کرد و ئەوە دەستی لە کارکێشاوەتەوە کە ئەوەش هەر نابێت چ ئەم وەزیری کابینەی نوێم بۆ سامان سروشتەکان چ وەزیری پێشوش وەزیری سامانە سروشتەکان کە بەم هەموو مخالەفاتە یاسایی و گەندەڵیانەوە هەروەکو بەرزێکی بانان بۆی دەربچن و بەدەست لە کارکێشانەوە یا بە کۆتایی هاتنی ماوەی حکوومەت ئیتر هەروە بۆی دەربچن و بەبێ ملاحەقە بەبێ لێپرسینە و سزادانی یاسایی کەرتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان بەڕێزان پوختەکەی ئەوەیە زیاتر لە 200 بۆ 300 ملیۆن دۆلاری داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستان دیار نامێنێ تەحەدای سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتەکان و وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن ئەکەین بێن بڵێن وانە 200 بۆ 300 ملیۆن دۆلاری هەرێمی کوردستان لە داهاتی نەوت و گازی ئەشاردرێتەوە و یەکێتی و پارتی نوێنەرەکانیان کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەیەتی ئەوان موسەبیبی ئەوان ئەزانن لەکوێ ئەشاردرێتەوە ئەوان ئەزانن بۆ شو ئەڕوا وەزارەتی داراییش تەنها 350 ملیۆن دۆلاری پێ ئەدرێ بۆەوەی کە موچەی پێدەبرکە ئەمە واقعی کەرتی نەوت و گازە لە هەرێمی کوردستان تەحەدایانەکەین
بێن ڕاستیەکان بخەنە ڕوو و یاسای بوجە بێن بۆ پەرلەمانی کوردستان داهات و خەرجەکانی تیاڕون بکەنەوە و بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن وانە. لەبەر ئەوە کەس سزا نادەن لە یاسای چاکسازیە یا لە جێبەجێکردنی یاسای چاکسازیە چووگەوەکو باسمان کرد زۆرینەی پێشێرکاریەکان لە سێسەرۆکایەتەکەی هەرێمی کوردستانە کە زیادە موچەیان بۆ بڕیوەتەوە پلەی زیادەیان ناوەتێک کە استحقاقی خۆی نییە ئەو کەسە و دنیایەک خەرجی بۆ کراوە کە شایستەی نییە لەبەرەوە زۆرینەی پێشێرکاریەکان لە سێسەرۆکایەتەکەی یەکێتی و پارتی دەستیان بەسەر ئاگرتۆ و خۆیان ناوناوە دەسەڵات لە هەرێمی کوردستانە کەوا بێ سزاکە خۆیان ئەبێ سزای خۆیان بدەن بۆیە سزای خۆیانیان پێ نادرێت بۆیە چاکسازی بە گەندەڵ کار ناکرێت بەڕێزان هەموو جارێکە ئەڵێن چاکسازی بە مسببی گەندەڵەکە ناکرێت چاکسازی بەوە ئەکرێت کە پاشەڵی پاک بێ کە ڕابردووی پاک بێ کە جورئەتی ئەوەی هەبێ و لێشی بزانێ هەر تەنها شیعار و دروشم نەبێت زۆر سپاستانەکەم